نتیجەی هەڵبژارنەکە پێمانەڵێ ئێران لە دوای 2023ەوە باشترین سەرکەوتنی بەدەستهێناوە لەم پرۆسی ئەم دەنگدانە باشترین دیزاینی کردووە دیزاینێک بە تامی دیموکراسی منطقەیی و بە فۆرمێک کە بەڕاستی من لە قسەم لەسەر تەزوینە چوای لە هیچ کام لەو لایەنانە نایوتۆ تەزویرە بەڵام قسەکەی وستاس دیزاینێکی کردووە کە هەدەفەکەی ڕێک پێکاوە چۆن لیستی ئیتاری تەنسیقی کە خەڵک پێوە و پارچە پارچە بێ بە شکلێکی کۆنکرێتی دیزاینی کردووە کە دابەشی کردبوون بۆ نزیکەی 10 تا 15 هاوپەیمانەتی جیاواز مەسەن لە هاوپەیمانەتی ئەمار و تەنمی سۆدانی تا هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا تا هاوپەیمانەتی سادقون تا هاوپەیمانەتی خدەمات و تا هاوپەیمان چی هەموو ئەمانە هەر کام لەمانە کەسێک لە هەرە بەهێزەکانە سەرکردە سیاسیە کلاسیکەکانی داناوە مەسەلەن لەگەڵ سۆدانی فالح فەیازی داناوە کە هاوپەیمانی دەرەجەیەکی کۆماری ئیسلامی ئێرانە و سەرۆکی حەشدی شابیە باشە لەناو هاوپەیمانەتی دەوڵەتی یاسای مالیکی مەسەلەن گروپی سەی شوهەدای داناوە و نزیکەی 7 کورسیە ناوە ولو لاش فالح فەیاز نزیکەی 10 کورسیە ناوە مەسەلەن لەناو گروپەکەی محسین مەندەلاوی کەتیبەکانی ئیمامی عەلی داناوە نزیکەی 6 کورسی هێناوە و لەناو هاوپەیمانەتێکی تر مەتی بە ئەنساڕوڵڵای داناوە و لە شوێنێکی تر حیزب الله داناوە